خوێندنەوەی کوردی پۆلی دووەمی بنەڕەتی. لاپەڕا 71 چ ڕوویدا؟ گوڵ هەڵوەری، قاوە ڕژە، خانوو ڕووخە، جام شکا. لاپەڕا 72 کامە ناگونجێ بەڕای تۆ؟ لەو 5 شتانە 1 2 3 4 5 کامە لەگەڵ ئەوانی دی ناگونجێ بەلای تۆ؟ لەو 5 شتانەش کامە ناگونجێ؟ هەروەها لەو 5 شتانە کامە ناگونجێ؟ هەروەها لەو 5انەش کامە ناگونجێ؟ ژمارەکە بنووسە. زۆر جار 2-3 وەڵام ڕاستە. لاپەڕا 73 ئاسن 2 بڕگەیە ئا سن. ئازا 2 بڕگەیە ئا زا. دەرمان 2 بڕگەیە دەرمان. دەریا 2 بڕگەیە دەریا. خێزان 2 بڕگەیە خێزان. خێرا 2 بڕگەیە خێرا. لاپەڕا 74 ت ئۆ پ تۆپ. تیپ. دەتەوێ لەگەڵ کام لەم تیپانە وێنە بگری؟ باز نەکا ڕەنگ بکە. تیپی تۆپی پێ؟ ئەو بازنەیە ڕەنگ بکە. تیپی تۆپی سەبەتە؟ ئەو بازنەیە ڕەنگ بکە. تیپی ڤۆلیبۆڵ؟ ئەو بازنەیە ڕەنگ بکە. تیپی یاری ڕوگبی؟ ئەو بازنەیە ڕەنگ بکە. لاپەڕا 75 هەتاو سەرما گەل تەواو تاڤگە گەرما مەل بارگە هەناو خورما قەل چاوگە. لێرە دەنووسم بارگە تاڤگە چاوگە. لێرە دەنووسم قەل مەل گەل. لێرە دەنووسم خورما سەرما گەرما. لێرە دەنووسم تەواو هەتاو هەناو. لاپەڕا 76 دەژمێرم 1 2 3 4 5 6 7 8 9 10. لاپەڕا 77 کام لەم گوڵانە دەناسیەوە؟ کام لەم گوڵانەت دیتووە؟ ژمارەکە بنووسە. گوڵە بەیبوون ژمارە 1. گوڵاڵە ژمارە 2. گوڵە شلێرە ژمارە 3. گوڵە بەڕۆژە ژمارە 4. گوڵە باغ ژمارە 5. گوڵا نێرگز ژمارە 6. گوڵا مێخک ژمارە 7. گوڵا نازناز ژمارە 8. لاپەڕا 78 1 گوڵ. 1 دەسکە گوڵ. 1 پیاڵەی چا.
نیو دەرزەن پیاڵەی چا واتە 6 دانە پیاڵەی چا. 1 دەرزەن پیاڵەی چا واتە 12 دانە پیاڵەی چا. لاپەڕا 79 بریانی پێک دێ لە برنج، پیاز، کوارگ، بیبەر، تەماتە، بەهارات. بریانی بێگۆشت. لاپەڕا 80 جووتێ گوارە 1 2 تاکێ گوارە 1 جووتێ خەناوکە 1 2 جووتێ بازن 1 2 تاکێ بازن 1 2 جووت پێڵاو 1 2. لاپەڕا 81 دار و درەخت. کامە لەم دارانە لە شارەکەت هەیە؟ دار چنار ئێرە ڕەنگ بکە. دار ئەسپیندار ئێرە ڕەنگ بکە. دار سنەوبەر ئێرە ڕەنگ بکە. دار بەڕوو ئێرە ڕەنگ بکە. دارەبەن ئێرە ڕەنگ بکە. شۆڕەبی ئێرە ڕەنگ بکە. لاپەڕا 82 دەژمێرم 1 2 3 4 5 6 7 8 9 10 7. لاپەڕا 83 ئایا داوت بڕیوە؟ داو دەبڕم. ئەگەر داوت بڕیوە ئێرە ڕەنگ بکە. کاغەز دەبڕم. ئەگەر کاغەزت بڕیوە ئێرە ڕەنگ بکە. پرچم دەبڕم. ئەگەر پرچت بڕیوە ئێرە ڕەنگ بکە. ئەو تێلە دەبڕم. ئەگەر تێلت بڕیوە ئێرە ڕەنگ بکە. قوماش دەبڕم. ئەگەر قوماشت بڕیوە ئێرە ڕەنگ بکە. ئای دەستم بڕی. ئەگەر دەستت بڕیوە ئێرە ڕەنگ بکە. لاپەڕا 84 گەورە و گچکە. پڵنگ گەورەترە لە ڕێوی. پڵنگ ڕێوی. کامە گەورەترە بازنەکە ڕەنگ بکە. تراکتۆر گەورەترە لە بایسکل. کامە گەورەترە بازنەکە ڕەنگ بکە. کەوچکی چا بچووکترە لە کەوچکی چێشت. کامە بچووکترە بازنەکە ڕەنگ بکە. زوڕنە گچکەترە لە دۆڵ. کامە گچکەترە بازنەکە ڕەنگ بکە. لاپەڕا 85 بنیشت جوین. بنیشتی گلۆب. 1 پاکەت بنیشت. بنیشتی کوردی. بنیشتی کوردی لە دارەبەن دەردەهێنرێت. لاپەڕا 86 1 پاکێت بسکویت.
بوتڵێک شیر. یەک کیسە پەتاتە، کیسەیەک پەتاتە. یەک بەرمیلە نەفت، بەرمیلێک نەفت. یەک سینیە پەقلاوە، سینیەک پەقلاوە. یەک تەنەکە ڕوون، تەنەکەیەک ڕوون. لاپەڕە 87. یەک سەبەتە پیاز، یەک دەستە هێلکە. یەک سندووقە میوە، یەک هێشووە ترێ. یەک قاپ میوەی هیشک، یەک دەسکە چەوەندەر. لاپەڕە 88. یەک ڕۆژ 12 کاژێرە. کاتژمێر 1، کاتژمێر 1، کاتژمێر 2، کاتژمێر 2، 3، کاتژمێر 3، 4، کاتژمێر 4، 5، کاتژمێر 5، 6، کاتژمێر 6، 7، کاتژمێر 7، 8، کاتژمێر 8، 9، کاتژمێر 9، 10، کاتژمێر 10، 11، کاتژمێر 11، 12، کاتژمێر 12. لاپەڕە 89. دەتەوێ لەکوێ بژی؟ ئەگەر حەز دەکەی لە لادێ بژی، ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر حەز دەکەی لە شارۆچکەیەکی شاخاوی بژی، ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر حەز دەکەی لە شارێکی گەورە بژی، ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر دەتەوێ لە نزیک ئاو بژی، ئەو بازنەیە ڕەنگ بکە.